هەرچەند مشکەکان ناوبانگێکی خراپیان هەیە، بەڵام لە ساڵی 2023دا مشتی زەبەلاحی لە هەرچێکدا بوون بۆ گۆڕینی تێڕانینی خەڵک بۆ ئەو جۆرە مشکانە. ڕۆنا مشتێکی زەبەلاحی ئەفریقاییە کە بە ڕادەیەکی زۆر زیرەکە و بەهرێکی سەرنجڕاکێشی هەیە بۆ بۆنکردن. لە باخچەی ئاژەڵانی ساندیاگۆ ئەو مشکە و مشکەکانی دیکە وەک مشکی پاڵەوان ڕاهێنانیان پێدەکرێت بۆ بۆنکردنی شتومەک لە مینەکانەوە تا بۆنکردنی ئەو گیان لە بەرەچێویانەی کە بازرگانی نایاساییان پێوە دەکرێت. ئەوە یەکێکە لەو جۆرە بەناوباڵۆزانە کە بۆ باخچەی ئاژەڵی ئەمریکا دابین کراون بۆ پێشاندانی توانستی جۆرەکانیان. دەکرێت تووشی نەخۆشی لوتەسپی بووبن. ئەمە نێرە تەنها یەک لە هەر دە شەمشەمەکیۆرەیەک بە زیندوی دەمێنێتەوە، بەڵام شتێکی تایبەت هەیە لەو شەمشەمەکیۆرانەدا کە ناتوانین بە تەواوی بزانین ئەوە چییە، بەڵام لێکۆڵینەوەکان بۆیمان هەیە کە هاوکاریمان دەکات لەو بارەیەوە و کە ئەوە پیشان دەدات ئەو شەمشەمەکیۆرانە بەڕاستی هۆکارگەلیەکیان هەیە کە پەیوەندیان بە سڕبوونی زستانەوە هەیە و بەرگری جستەیان ڕێگەیان پێدەدات بەرگەی ئەم نەخۆشیە بگرن و ئەو تایبەتمەندیانە بگوێزنەوە بۆ بەچکەکانیان. لە نێو ململانەی مرۆڤ و فیلەکاندا پاراستنیان ئالنگاری لە وڵاتەدا دروست کردووە، هەر لە پەلاماردانی فیلەکانەوە بۆ سەر بەروبوومی جوتیاران تا دروستکردنی مەترسی بۆ سەر ژیانی مرۆڤ و لە ناوبردننی مڵک و ماڵی خەڵک. ئێستا جوتیارانی زیاتر پێشوازی لە بیرۆکەیەکی نوێ و سروشتی و ناوکوشەندە دەکەن کە لەلایەن ڕێکخراوی ڕزگارکردنی فیلەکانەوە پێشکەش کراوە کە ڕێکخراوێکی خێرخوازی تۆمارکراو لە بریتانیا و بنکەکەی لە کێنیایە. جوتیاران شانە هەنگجوونەکان بەکاردێنن بۆ ترساندنی فیلەکان لەبەرەوەی لە هەنگ و مێرو و باڵدارەکان دەترسن. کاتێک جۆرێکی نێچیر دەچیتە دەرەوە، ئەوە دوای ماوەیە کێشەیەکت لەگەڵ کۆمەڵگەکەدا بۆ دروست دەبێت، چونکە خەرەبووی دەستبەجی وەرناگرن، دەڵێن گوێ بگرن. من لە ماوەیەدا 30 سەر مەڕم لەدەستداوە. دوجار ئایا دەبێت 5 ساڵ چاوەڕێ بکەم یان دەبێت هەندێک ژەهر بکڕم لەم ناوەدا یان لە دەرەوەی کۆمەڵگەی ناوچەکە بڵاوی بکەمەوە بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بکەم. هەواڵیشی خۆشیش بۆ شەمشەمەکوێرەکان لە ئارادایە. 10 ساڵ لەمەوبەر قارچکێکی کوشەندە لە سەدا 90 ڕێژەی شەمشەمەکوێرەی لە بەشێک لە ئەمریکای باکوور لە ناوبرد. بەڵام ئەوانەی لە مردن ڕزگاریان بووە نیشانەکان ئەوە دەردەخەن کە هەندێک بەرگریان بەرامبەر بەو قارچکە دروست کردەوە کە پێی دەوترێت نیشانەکانی لوتەسپی. راپۆرتێکی نیسانی 2023 هاوپەیمانی پاراستنی شەمشەمەکوێرەی ئەمریکای باکوور دەریخستووە کە 81 جۆری شەمشەمەکوێرەی ناسراو لە ئەمریکا و کەنەدا و مەکسیک مەترسیی زۆریان لەسرە بەهۆی توشبوون بە لوتەسپی و گۆڕانی کەش و هەوا و لە دەستدانی شوێنی نیشتەجێ بوون. لێکۆڵینەوەی جیۆلۆژی ئەمریکا مەزەندە دەکات کە شەمشەمەکوێرەکان ساڵانە بە بەڕی 3.7 میلیارد دلار ئاستی بەروبوومی کشتتوکاڵی ئەمریکا بەرز دەکەنەوە بە خواردنی ئەو مێرولانەی کە بەرهەم لە ناو دەبەن وەکو گەرای کەرمۆکەی گەنمەشامی کە لە ناو ڕۆکی گەنمەشامیدا گەشە دەکەن.